بینا زۆر بە تەواوەتی زەق بۆتەوە گەیشتۆتە ئەندازەیەک بۆ نمونە لە ئێسادا سلێمانی یا ئەو سنوورەی کە ئیدارەی سلێمانی پێڵێن لەژێر گەمارویەکی قورسە یعنی هەموو پرۆژە ڕاگیراوە دەرمان ڕاگیراوە موچە دوا ئەکەوێت تا ئەخیر ئەمە لە حاڵەتێکایە کە نەوت نزیکەی $100 بێنێ بەرچاوی خۆتان نەوت بێتە $70 چی ڕووەتە پاشان ڕاستە عێراق ئێستا نامستەقڕە بەڵام ئەم نامستەقڕیە ئایا تا سەرە بێنێتەوە ئەو ڕەوتەی بەرەوە ئەوەیەکی حکومەت تەشکیلکە دید و تێڕوانینی بۆ دۆسیەی نەوت چییە ئەم دۆخە بەم فۆرمە ناتوانرێ بەردەوە پاشان بەداخەوە بەهۆی نەبوونی ڕوئیا بەهۆی نەبوونی سیاسەتێکەوە ئێستا هیچ مناقەشەیەکە بینن باسی کەرکووک یا خانەقین یا کوێ بیکەن لای سەری سیاسی لە کوردستانە ئێستا ئەمانە بە قەزیە نەماوە ئەمە بە قەزیە نەماوە ململانەیەکی بچووکی سیاسی جا چ لە ناوخۆ بێ چ لە دەرەوە ئەم عەقڵیەتە وا بەردەوام بێ سلێمانی و هەولێریش بەم دەردەیەچن ئەمانە لە ڕووی سیاسیەوە ڕوئیان نییە لە ڕووی قانونیوە پلانیان نییە لە ڕووی اقتصادیەوە نازانن کوردستان بۆ کوێ بن نازانن کوردستان بۆ کوێ بن ئێستا وەکو وتمان $100 مەسەن پرسیاری هەرچیان لێکەین ئێمەمان ئەڵێن مەسەن بۆ تەرفیع ناقانونیە بۆ ڕاتانگرتووە ئەڵێ بەخوا پارە نییە ئەڵێن مەسەلەن بۆ نمونە فلان توێژ ئەو ئیستیحقاقە مالیەی لایە بۆ نایدەنەوە ئەڵێ پارە نییە ئەڵێن 873 پرۆژە لە سلێمانی ڕاگیا و لە هەولێری زۆر ڕاگیراوە بۆ نایکەن ئەڵێ پارە نییە $100 پارە نییە ئەی بێتە $50 چیت بەسەریت چیت بەسەریت چونکە ئێستا گرانی نرخی نەوت بۆ معلوماتان گرانیک طبیعی نییە بەهۆی شەڕی رووسیا و ئۆکرانیا ئەو ناکۆکیە دەولێەوە یعنی حاڵەتی طبیعی نەوت لە نێوان $50 بۆ $65 ئەو حاڵەتە طبیعیەکەیەتی بۆیە ئەمە جگە لەوەی گەشەی دانیشتوان هەرێمی کوردستان بەرەو ئاستەی ڕوان لە عێراقا بتوێتەوە منەمەوێ شتێک باسکەم عێراق لە ساڵی 1900 لە 20ەکانە نزیکەی 1,400,000 بووە لە 1990 واتە بە هەزاران ساڵ ئەم مێژووە ئینسانی لەسەر ژیاوە 19 ملیۆن بووە لە پڕ لە 25 ساڵا بێتە 42 ملیۆن واتە بە هەزاران ساڵ 19 ملیۆن لە 25 ساڵا 42 ملیۆن لە 2030 بێتە 53 ملیۆن پشت بە چییە بەسێ هەرم نەوتە کێشەی ئاو هەڕەشە لە عێراق و کوردستانەکە بە دەرەجە یەک زیادبوونی دانیشتوان بێکاری کەرتی سەحە پەروەردە تانیایی لەم چوارچێوە هەرێمی کوردستان لەم چوارچێوەی عێراق فەوزا ئەتوێتەوە ئەبڕوا یعنی ئەتوێتەوە کێشەکەەوە نییە ئەوە کووتمان ئێمە عنسوری نین من حەزەکەم من وڵاتەی من کوردی تیابێ عەرەبی تیابێ مەسیحی تیابێ موسڵمانی تیابێ بەڵام ئەمە واقعەکە کە هەیە ئەتوێتەوە بەبێ ڕوئیا بەبێ پلان بەبێ هیچ بەرنامەیەک بۆ ئەوەی بتوانی بەم دۆخە بژی وەک چۆن دەرکەو بەهای خوێنی هاوڵاتیەکی عەرەب بەهۆی تۆپبارانەوە 100 جار لە بەهای خوێنی هاوڵاتیەکی کورد زیاتر بوو نەک لای بەرپرسانی عێراق لای بەرپرسانی هەرێمی کوردستانیش ئەو بەیان و تەحەدا و هینەی کردیان بۆ ئەوانەی خۆمانیان کردیان نەیان کرد من ئەمەوێت لێرە شتێک بڵێم من لە 2003 لە هەولێرەژیم ڕەفیقیم برادرانە زۆر بەیانم و عیلاقاتی فراوانیشمان هەیە لە هەولێرە مانەوە لە هەولێرە خەباتێکی گەورەیە بێت تەقدیر کرێ من وەکو خۆم هەتا مردن مەمنونی پارێزەرانی خۆبەخشی گیراوانی بادینانم من تۆمارم کردووە لای خۆم ئازایی ئەوانم لە دادگا بینیوە بەرامبەر بە نوێنەری پاراستن و بەرامبەر بە نوێنەری چۆن هەڵەسان بەبەلاش بەبێ بەرامبەر دیفاعیان لە ئازادیە کرد ئەمە ئەبێ ڕێزیان لێ بگری بیان خەینە پێشی خۆمان نەک لە دوورەوە دانیشین لە ئەوروپاوە یا لە گەرمیانەوە یا لە کوێوە بیان شکێنینەوە ئەوانە سمبولی ئازادین یان ئەو هاوڕێیانەمان لە دەستگای ستاندەر مەقالەیەکی ڕەخنەیی لە هەولێر قورسترە لە گرتوونی تنێلەکەی دەربەنی خان کە من دەربەنی خان قورسترە واقعەکەمان بینیوە بە ڕێزانێمە تەنیا 30 کەسە بووی لە بازار نە لە پارک بە بێدەنگی ویسمان تەنیا پەیامێ بگەێنین دژی تۆبارانی تورکیا 2000 چەکداری مەدەنیات بۆی ڕێگریمان پێنج لە برادەرەکانیان کرد بە دوامانە و نەوانەی لەوێ بوو نەزانن چۆن ئینیان کردین یعنی بەڵام ئەمە بێت درێژەی پێ بدەین لە 185 خەڵکی سەنتەری هەولێر
دەنگی بە حزبی دەسەڵات نەداوە بەڵام ئەمە کۆمەڵێ خەڵکی متمانە پێکراوی ڕابەریەوێت تاقی کرابێتەوە بۆ ئەوەی لە چواردەوری کۆبێتەوە لە دووەک بە هەمان شێوە نزیکەی لە 165 خەڵکی دووەک سەرباری ئەو هەموو من زۆر تێکەڵم لەگەڵیانە زۆر ڕەفیقم هەیە بەردەوام کۆنتاکتەکەین کە چی بکەین لە 185 عەفو لە 100 نزیکەی 65 بۆ هەفتای دەنگی بە پارتی دەسەڵات نەداوە لەم کۆتا انتخابە بەڵام ئەمە ئەبێ ڕێک بخرێتەوە بۆ پرۆژەیەکی عەقڵانی و پیشانی هەموو کەسێکیش بدرێ ئەم نیشتیمانە مڵکی ئێمەیە مڵکی ئەوانە نییە 30 ساڵە بەکارێنن بۆی خۆیان و کوڕ و کەس و کاریان ببنە خاوەنی $100 ملیۆن و هەمویان جنسیەی وڵاتێکی تریان هەیە و چی بوێ بەجێی دێڵن ئێمە من خۆ ڤیزەشم نییە نەک جنسێ کە ئەتوانیم وەریگرم بەڵام ێزە ڤیزەشم نییە ئێمە لە وڵاتە ئامێنینەوە و ئەم نیشتیمانە بێ واینکەین مڵکی ئەمەیە لەبەر زوڵم و فەسادی پارتی وێکێتی نابێ ڕقمان لە نیشتیمانی خۆمان بێتەوە و ئەبێ ئەو کارتی نیشتیمان نییە کە هەندێک خەڵک بە موزەیەفی وەریگرتووە بێخینەوە دەستی میلەت خەڵکە ڕاستیەکەی خۆی من دائمە پێناسەیەکم کردووتیان نیشتیمان پەروەەر کیە وتمە نیشتیمان پەروەەر ئەو کەسەیە دزی لە هاو نیشتیمانیانی خۆی نەکە نیشتیمان پەروەری بە قسەی باخ و بەریق نییە خاوەنی $100 ملیۆن بیت و مناڵی پێشمەرگەی کشنان نەبێ بیخوا بڵێ من نیشتیمان پەروەرم زەوی و ئاسمان و نەوت و دار و بەردە بە تاڵان بردن ئەم جوڵانە لە هەولێر جێی تەقدیرن ئەبێ تەقدیر بکرێن ئەبێ بنرخێنرێن ئەبێ بەرگریان لێ بکەین ئەبێ ئەوەی دژی زوڵم و فەسادە چ لە ئەوروپا چ لە دەرەوە لە بریشکاندن وەرە پشتیوانی ئەمانە بکە لە شوێنێکیش زانی کەم و کورتیەکیان هەیە بۆیان ڕاستکەرەوە هێزیان پێ ببەخشە بەڕێزان باوەڕکەن ئەمە دقیقە ئەمە معلومەی دقیقە دەسەڵاتی هەولێر حکومڕانی هەولێر ئەوەی لاگرنگەتووە لە هەولێر و دووە قسە دەکەی بڕۆ بۆ ئەوروپا بڕۆ بۆ سلێمانی لێوە چی پێڵی پێی بڵێ ئەمەی لاگرنگە ئێستا لەوانی حەزکەنەمان هەم ئەم چی بڕۆینەوە بۆ خۆ لێەوە لە دوورەوە قسە بکە نا ساحەکە چۆڵ ناکەین ئەوەی لە توانامانایە ئەوەی لە هێزمانەیە ململانەیەکەین پایتەخت لە هەموو دنیا منبعی گۆڕانکاریە بزوتنەوەی گۆڕان تقریبا لە 170 بۆ 80 سلێمانی بە دەنگ و بە جەماوەر کۆنتڕۆڵ کردبوو بەڵام وەک پێویست دراسەمان لەسەر گرنگی پایتەخت نەکرد ڕاستە گۆڕانکاری زۆر گەورەی کرد بزوتنەوەی گۆڕان بەتایبەت تا 2013 بەڵام ئێستا ئەبێ ئێمە کارە باشەکانی وەرگرین سوود لە هەڵەکانی وەرگرین ئەمە بۆ پارتە ئیسلامیەکان و ئۆش پرۆژەکەمان بەرەو ئەوە بڕوا جیاوازیە لاوەکیەکانمان بەلاوەنی جیاوازیە ئایدۆلۆژیەکانمان بەلاوەنی هەندێک گرێ و حەقد و ململانەی بێمانای شەخصی بەلاوەنی لە چوارچێوەی پرۆژەیەکە بەرەو ئاراستەی بەرین دوو بەرە هەبێ دوو جەب هەبێ بکورە دوو لیستە بێ دوو هەرچی هەبێ بەرەیستەم لێکراوان و بەرەیستەم کاران وستەم لێکراوە بە بەرنمەیەکی ڕوون ڕوبەڕوویانە بینەوە ئێستا عێراق ڕۆڵێکی گرنگە ئەم جەبهە لە عێراق هەبێ زۆر گرنگتر لە پەرلەمانی کوردستان گرنگترە بە قورسایەکەوە لەوە هەبێ باشتر دەنگ دەکا باشتر ئەتوانی فشارکەی باشتر ئەتوانی پێداگیری بکەی ئەتوانی لە ناوخۆشە بە کۆمەڵێکشت ڕەنگە بە مەبەستەوە بتبەن کاکە سەردەمی خەباتی مەدەنی نەما سەردەمی ئەوە ناتوانی تۆ بەهێزی چەکداری گەورەترین بیانووە بۆ دەسەڵات بۆ لە ناوبردنی یەک جارەکی ناڕزایی چی یەکەی ئەوە دەکلاشین کۆفۆڵ گرت و چوویتە سەر مەقەڕێ گرتیتیان دووە یعنی نابێ مەسەن ئێمە لەوێ بووین کە هیچیان نەکردبوو یعنی من لە هەردوو دنیا شایەتم چیرۆکەکانم هەمووی نووسیوەتەوە مەسەن کاکە فیشێکێ نەگیراوە دخۆ لەوە زیاترچی دەمانچەیە نەگیراوە ئەوەی کە ئەو دڵسۆزانەی بادینانیان پێدادگایی کرد ئەوە بوو کە ئەمانە گروپی چەکداریان هەیە و ئەیانەوێت تیرۆرکەن و سیخورکەن وە هاتن بەمە نابێ ئەو بیانوەی بیتێ بە خەباتی مەدەنی لێ بیتەوە لە ئاخر انتخاباتە بە هەردووکیانەوە بسێ لە سەدی دەگیانێناوە واتە 77% قبوڵی نەبوون بەرەبەرە تەضعیفی اقتصادیان ڕوو بدا و فشاری دەولی بکرێ بۆ هێزی چەکدار و بەخوا هێزی چەکدار بزان معاشیان نابڕێ و ترس نەبێ ئەو 20% بێ 15% پشوو درێژیە توانێت گۆڕانکاری دروستکە خەڵکە لە هیچ ڕووی نەدا چەند کەس هەبوو نەک لە هەولێر لە سلێمانیش حاکم شێخ لەتیف لێرەیە لەسەر هیچە گیرا دوای 3 ساڵ کە سوکاریەی زانی لەکوێیە
لێرە ئەبرا ئاکرێت دوای 5 ساڵیان کەچکاری دەکوێت بەڵام گیراوانی بادینان نەک کوردستان و عێراق هەموو گیانزانی حکمیش دران و لە دادگان و ئەچوینە دادگایەکەشەوە و ئەهاتینەوە و نەقلیشمانە کرد و جارێتریش ئەچوینەوە و دوو جاری تریش ئەچوینەوە و وتاریشمانە نووسی و قنسوڵگە هەموو ئەمە نەتیجەی ڕەخنەیە نەتیجەی قسەکردنە نەتیجەی بەردەوامیە خۆ ئێمە کودەتامان نەکردووە لە 2 سەعاتەیە هەموو شتێ بگۆڕێت یاین هەموو توانە ئەوەی لەسەرمانە ئەیکەین ئێستا لە سەنتەری هەولێرا دانیشتوین جاران بۆ توانی من ئێستا شتێکم بڵاو کردەوە ئێستا لەوێ لەگەڵ شێخ مناقەشە شتێکم بڵاو کرد وتم سەروەر بێداوی بەڕێوبەری ستێر گروپە کە ئەومان زین کێیە ئەگەر ئەو نەبێ کێ زەویەکی 446 مەتری پێ دێ بە $93 جاران لە سەنتەری هەولێرا کێ توانی ئەم شتانە بکە بەڵام منەیکەم هەنگاوی کا فڵانەی کا فڵان چەند کەسە گرن 100 کەس بیگرن 200 بیگرن 300 بیگرن سجن پڕکەن لە خەڵک خاوەنی قەزیە بینەی بینەوە بۆیە من زیاتر سەرتان ناشێنم پلانەکەمان بۆ ئەوە بێ منم 2-3 هەفتەش لە سلێمانی بووم خەڵکی زۆر جددی باش لە هەموو شار و شارۆچکەکان لە دۆک هەر چۆن بێ ئەبێ بەرەی ناڕازی لە کوردستانە ڕێک بخرێن سوپاسانەکەم